شاژنە پێنووسێ مەستورە ئەردەڵانی ناوێ مەح شەرەف خانمە لێوێکی مەستورە ئەردەڵانی تێنەسکرێ ناوی ئەو مەح شەرەف خانمە بەڵام بە مەستورە ئەردەڵانی دەناسرێت ئەو لە باژارێ سنە لە ڕۆژهیلاتی کوردستانیش دایک بوو ئەو لە شاری سنە لە ڕۆژهەڵاتی کوردستان لێدایک بوو دی سەردەمەکێ دەدیژیک و خوێندنجی بۆ ژنان پر زەحمەت بوو لە سەردەمێکدا دەژیا کە خوێندن بۆ ژنان زۆر سەخت بوو لێ مەستورە خانمێکە پر زیرەک و خوێندەوار بوو بەڵام مەستورە خانمێکی زۆر ژیر و خوێندەوار بوو ئەو بوو یەکەمین ژن و دیرۆکە هەرەمەکە ئەردەڵان نویزەند ئەو بوو بە یەکەمین ژن کە مێژووی ناوچەیەکی ئەردەڵان نووسی ئەو هەلبەستوانە کە مەزن بوو بسێ زمانم هەلبەست دنەویسەندە ئەو شاعرێکی گەورە بوو بە سێ زمان شێری دەنووسی مەستورە خانمێ نیشاندا و پێنووسە ژنێژی شورت و چترێ مەستورە خانم نیشانیدا کە پێنووسی ژن لە شەمشێر تیشترە وێ دناو جەواکە وێ دەمێ دەرومەتەکە مەزنگر ئەو لە ناو کۆمەڵگەی ئەو کاتەدا ڕێزێکی گەورەی هەبوو ئەو نەتەنێ دیرۆک نازدە هەمان دەمێدە فیلۆزۆف و زانا بوو ئەو تەنیا مێژ و نووز نەبوو لە هەمان کاتدا فەیلسوف و زانا بوو ئەوەیە تاریخ ئەردەڵان هینجی ژێدەرکی هەری گرنگە کتێبی مێژووی ئەردەڵان یەو تا ئێستاش سەرچاوەیەکی زۆر گرنگە ئەو مینا کە هەری جوانش بۆ هێزە ژنن کورد ئەو جوانترین نمونەیە بۆ هێزی ژنانی کورد کە داوێ ڕۆناهیەکە و پشتی 200 ساڵان هینجی دەبرکە ڕەنجی ئەو ڕووناکیەکە کە دوای 200 ساڵ هێشتا دەدرەوشێتەوە مەستورە ئەردەڵانی شانازیە دیرۆک و دەبیاتامەیە مەستورە ئەردەڵانی شانازی مێژووە دەبیاتی ئێمەیە زانین و پێنووسەوەی ڕێیا خوێندنێش بۆ کەچێن مەڤکر زانین و پێنووسی ئەو ڕێگەی خوێندنی بۆ کچەکانمان کردەوە سەربلندیەک و مەژنەکە ویسازانە بدیرۆکا خۆدە هەیە سەربەرزیە کە ژنێکی وازانامان لە مێژوودا هەیە ناوێتە هەر بمینە شاژی نازان یاریە ناوت بۆ هەمیشە بمێنێتە شاژنی زانیاری